هاوڕێنە و کاتتان باش بە هیوام ئێستا دەنگم باش بی دەنگم باشە با بزانین دەنگمان چۆنە لای خۆشمان خۆ دەتوانین تەمەشا بکەین بەڕێزان بەخێر بێن هاوڕێیان با بزانین چۆنە ئەو جارەی دەنگ ئەگە ناس شەو دەکەین ڕەنگی کێشەی دەنگمان هەبێت ئەچین سەماعەیەکی باش دەکڕین برا بەخێر بێن ئاوڕێیان سەدەین قسە و باز دەکەینەوە قسە و باز دەکەینەوە لەسەر بەخێر بێن هاوڕێیان ئێستا زۆر باشە ئێوەڵە باشە مادام سوپاسان دەکەین هاوڕێیان با دەست بە شێرکردن بکەین بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێ ئێستا قسە و باز دەکەین دەنگ باشە ئێمەکەین زۆر باش هێشتا نزیکتریش بکەینەوە نێت لێرە ئیبن مشکلەک نییە گرنگ مادام لاینگۆ هەیە هاوڕێیان ئەوڕۆ گوتمان بەداخەوە لینزی گراهام کۆچی دوایی کرد دۆستەکی دێرینی کورد کە لە شوێنە هەستیارانەی کورد پێویستی پێ بووچی لە 2019 چ لە بۆ ئەو جارەی مانجیەکی 2026 دۆستەکی ڕاستەقینەی کورد بوو ئەو زەرەرانە لە هەموو کورد دەدرێ و پێگەی کورد لاواز دەبێتن بەداخەوە ئاجی کاروان پۆستەکی قێزەوەنی نووسە یعنی لە خۆیان خراپە ئەوانە کێشەکان وا لێکە دەنەوە بەڕێزە من دەمەوێ بڵم هەڵە نەبم 120 بە شەریەت ئیسلامە یعنی بە هەموو نەوعەچیەوە بە سەرخۆشی بە ئاتیستی ئەوانەی کە پێیان دەگوکو مەسەلەن شعبی سینی ملیارێک و 800 میلیۆنە بەنمونە یعنی 600 شتەشی وایە مسلمان هەر هەمووی بەقەت شعبی سینە یعنی بەجددی ئەدی ئەو 6 ملیار و ئەوەندەیت کە ئێکاکە ئەویش باوەڕی خۆی هەیە ئاینی خۆی هەیە بۆیە جەهەنەم ئڵە لە بۆ ئەو خەڵکانە نییە جەهەنەم یعنی هەر ئاینە و باوەڕی خۆی هەیە بە سەدان ئاین هەیە هەرچ کۆمەڵێک ئاینەیە کە لە ئاینی ئیسلام بە فەرمی ناسراوە بۆیە ئەو لێکدانەوانە زۆر خراپ و ئەوەیە زۆر خراپە کە کردی و دووش ئەوانە دۆستی ئەمە چ بکەین کۆنگرەی ئیسلامی عەرەبی بوویان جیهانی بەسترا مانگەک دوای یەک دوو مانگ دوای هەڵەبجە بڕوا کە بەیاننامەیان دەکرد پشتگیری سەدامیان کرد یعنی ئێستا تو چ دەی کەی ڕۆژێک لە ڕۆژان کۆنگرەیەکی ئیسلامی وڵاتێکی ئیسلامی مۆقفێکی باشی هەبووە لەسەر کورد ئەمە خۆمانە تو دەی ئەو پیشان دەدەی ئەوانە دوژمنی گەری کوردن ماسەلەن دژمنی بە شەریەت باشە ماوی چەساندینەوە چار داجیکەرەکە هەر ئیسلامینە ئەو شواناتن هە کوردیان سەر بڕ یعنی کامە فکری لەو حزب و دەوڵەتانە لە 90 ساڵی ڕابردوو هەر بە فکری ئیسلامی ئەو چارداجیگەرە هاتن کوردیان چەسانتەوە ئەردۆغان هەر بە ناوی ئیسلام دێ کوردە چەسێنتەوە شەرع هەروە ئێران هەروە براکەم یعنی شەرم لە هەندێ مەسەلە بکەن نمونەیەکی باڵاتان نییە هەتا بە خۆشتان کاکە ئێستاکە ئەو مۆدی لە ئزبە ئیسلامیانە هاتینە لە بواری هەستی نیشتیمانی جار زۆر جێگای ڕەخنن کاکە ئینسان کە چاوی بە کەسە چی ئێوەڵا چ بکەم کاکە یعنی ئەگە خراپە زیری سعات هەش دەکەم کاچ خۆم دوای دەخەینەوە سعاتەش ئەچم یەک سەماعی زۆر باش دەکڕم یەک سەماعی ئەوە زۆر باشوە تا ئێستا کاکە مادام خەت خراپە نازەم ئیتر بە ئەن قەستەوە دەگوترێیان ئەوە هاوڕێیان بەستەمەشا بکەین ئەگە دەنگ خراپە کاژمێر هەش دەست پێ دەکەین هاشتی دەکات نۆی کوردستان ڕەنگی ئەو کات باشتریش بی دەنگ چۆن هاوڕێیان تەمەشا دەکەین بزانین ئەکسەریەت چ دەنووسی ئەتوکە شتێک دەکەیت کوالیتێتەکەی خراپ بوو بە چکەلێک دێ لۆ چستە یعنی بە جدیمە لۆ چستە کوالیتێتی خراپی برۆ چستە
ئەلۆ هاوڕێیان دەنگ چۆنە کاکە هەر شەو لە ناوچەیەک جودایە وەکو ئینگلیزی و سویدی ئەڵمانی کاچ خۆمەوە هەر یەکێک دێ وەکو دەیەوێ بڕیاردەر ئەوە بێ هەندە وشێ لە هەولێری ڕێک پێچەوانەی سلێمانیان نەوە ئەو شەشکێ خۆ هیچی مطلقی نییە هیچی دەنگ زۆر باشە زۆر باش هاڕێیان بەداخەوە دەبی قسە باشش دەرناچی بەڵام هەر قسە دەکەین لەبەرەوەی وەعدماندایە هەرچەندە مندیم ئەو پەیجانایی کە دەستیان خۆشبی ئەو لێدوانەی ئاست نزمەی حوسێن گردە چاڵی مسیارباز بەو ئاستە نزما کە شەرمەزاریە بەڕاستی کورەبراکە مەلایانی موسڵمان کە دەیان و سەدا مەلای جوان هەیە وەرنە دەنگ ئەو گورزەی ئەو مەزهەر و عەبدولەتیف و ئەو گردە چاڵی و ئەوانە لە بڕوا بکەن لە مەلایاندایە بە هیچ کەسێک نەکرا بە هیچ کەسێک نەکرا حاڵەتێکە بە خۆتان نێنە جواب لەسەر کۆی مەلاکان لە کوردستان پێگەیان زۆر کوالیتێتیان دابەزی بەو ئاستە نزمە هەڵچوون جوێندان نەبوونی هەڵوێستەکی نیشتیمانی کە ئەوە ڕێک پێچەوانەی ئەو موسڵمان بوونە کوردیە لۆکاڵی خۆمانەکە لە هەر لە سەرەتای سەدەی 1920 کە لە ناو شۆڕشەکانی کورد هەموو ئەوان دەستیان پێکرد ڕۆشنبیرانی کورد زانا و عالمانی کورد وەکو مامۆستا عەبدولکەریمی مدەڕەسی شێخ محەموودی خاڵ شێخ محەممەدی خاڵ مەلای گەورەی کۆیە عومەر دیبەگەی مەسەلەن مەلا قادری باڵە کاوزانم یعنی عەلاءەدین سجادیە کە ئەوانە کاکە نمونەی ڕۆشنبیری بوون بابەت و لێکدانەوە و تەفسیرەکانیان کوردەواری بوو هەتا کاکە شەرعێتیان بە نەورۆزدایە ئەوانە ئێستا پەیدا بوونە ئەو نەو ئەمەلایانە ئەو گوتار و بابەتانەی فڕیان دایتە ناو کۆمەلگای کوردی هەمووی ژن و جلوبەرگ و جلوبەرجی کوردیان داماڵی ناوی کوردیان داماڵی هەتا وشە ئاینەکانی کوردیشیان داماڵی لە جیاتی بگوترێ بە خودای بوویتە ئەڵڵا لە جیاتی بگوترێ بە پێغەمبەر بوویتە بە ڕەسوول ئەڵڵا لە جیاتی بگوترێ بە ناوی خودا و یەزدانیان بە ناوی خوای میهرەبان گەورە و میهرەبان بوویتە بسم الله بە ناوی ڕۆحی شاد بێ و جانی شاد بێ ئێستا بوویتە ئینا لله و ئینەی ڕاجعون یعنی هەمان وشە بە کوردیە کەچی کامیان تعریف کردیە جلوبەرگەکی نوێ فکرەیەکی نوێی کە خەڵکیان بەس خەریکی ئەوە کردیە مسیار متعا یعنی خەریکی ئەو شتانە کردیە خەڵک دا ماڵدرا لە هەستە نیشتیمانیەکەی پشتگیری بە ئاشکرا لە شەرع دەکات لە ئەردۆغان دەکات لە ئێران دەکات لە هەموو داگیرکەرانی کوردستان دەکات قسەش دەکەن هەر بۆ هەموو ئەو شتانە دەڵێن ئەوانە کافرن بابا لۆ کافرێمە دەڵێن بگەڕێنەوە سەر تەریقەی نەقشبەندی و قادری و ئەو زانا و عالمە کوردانە کە ئیسلامیان تێکەڵ چێش کردبوو لە 45کان بەڕێزان لە 45کان فکری شوعیەت و فکری ئیسلام تێکەڵ چێش بوو لەو سەردەمی هیچ سدامەکی فکری نەبوو خەڵکەکی زۆر لە 45کان شوعی بوو مسلمانیش بوو ئەو کێشەیە ئەو زمان پیسە ئەو ئازنزمە زادەی ئەو حزبوو ئەو مەلایە مستەورەدانن کە لە خەلیج هاتن بە تایبەتی سعودیا قەتەر تورکیا ئێران هەموو ئەو مەلایانە هاتینا کاکە ژینگە و شیرازی کۆمەلگای کوردیان تێکدایە زۆر زیان لە چاو زانایە و ئیسلامیە کوردی کۆن ژینگەیەکیان دروست کردی وەرە هەموو قسە و باز بوویتە سەد وەرە بەڵام لە 50 و 60 علم و سەقافەت ڕۆشنبیری بەدەست پیاوانی ئاینی بووە ئەوان ڕوات بوونە ئەوان مناڵەکانیان قدوەی هەموو مەدرسە و زانست و ڕۆشنبیری بوونە دەیان کەسی وەکو مامۆستا محەممەدی مەلاکەریم عزەدی مستەفا ڕەسوول مامۆستا شکر مستەفا مەلا جەمیل ڕۆژبەیانی عەلاءەدین سجادی زادەی ئەو قوتابخانە ئاینیانە بوونە علم و سەقافەتی کوردیان هەبوو جگە لەو هەموو شاعیر و ئەدیب و ئەوانە کاکە ئەو مەجموعە مەزهەرە و عەبدولەتیفە و گردە چاڵیە و ئەوانە وەرە هەموو مەوزوعیان بوویتە مسیار و داکۆچی لە ئێران و تورکیا و ڕابواردن لەگەر ژنان دووشتی زۆر دژ بەیەکە ئەوە خۆشی پێ ئیسلامە هاتینە هەموو جوون دەدە وەرە بزانە هاوڕێیان بەس ئەنگۆ بە من برێ بەس بە من برێ یعنی یەکە کو بابی برای نایبینی کە جوێن دەدان کە کاکە ئەتوو دەچی نوێژ دەکەی کاکە ئارێ خودا و پێغەمبەر لەگەڵ ئەوەیە ئەو هات جوێن بدەن ئاوا جوێن بدەن
ئەوە چ ئاستەکە دەردەبرن خلە بۆ من باشە بڕۆ تەس بێنێ دومدە کاچ خۆم من هەر پۆستە کردی وەرلوتانم 22 ملیۆن کەس ڤیۆی لەکنە من هەیە بە 26 ڕۆژی ڕاستە خەڵک لەکنە من ناوێری لای بکە بەس هەموو نەفرەت بارانتان دەکەن یعنی تو دە 15-20 کەسێک بن لە بەوەم نییە هاوڕێ ئەو کەسانەی کە جوێن دەدەن ئەقەلیەکی زۆر کە من بەس پیسترین گروپ ئەو ئیسلامیە سیاسیانن جوێن دەدەن دەیانەیە بەوە بێدەنگی تونتر دەبین تووڕەتر دەبین زیاتر ئیشیان لەسەر دەکەین هەرواش بووە ئەوە 4-5 ساڵە دەبینن چەند جوێن دەدەن ئەمە گرتنمان لێ بەردەبی کەیسیان زیاتر لێ دەجوڵێنین کورنگۆ مناڵ بە جدیمە کە دەرێ مناڵن بە هەموو خاڵی خۆتانتانەیە بە دوو جوێن بە دوو ئێرهاب ئێمە بێدەنگ بین نەخێر دەینە سەرتان زیاتر ئیشتان لەسەر دەکەین و ڕەوڕەوەی تاریخ ڕاتان دەماڵی کە دەڵێن ڕاتان دەماڵی کاکە ئیسلام و ئەو مەلایە مستەورەدانەی کە لە قوتابخانە سعودیا و خەلیج و ئیخوانی پەروەردەبوونە لەگە ئێران زۆردا لەگە ئەو مەلایە کورتپەروەرانەی لە عوزرەی کۆمەلگای کوردەواری گەورە بوونە مەلای عوزرە و مەلای ئەوە ئەرز و ئاسمانی فەرقان هاوڕێیان با بە سەریعی بچم کاتین گۆش نەگرم ئەو حوسێن گردە چاڵی مسیار باس قسەی زۆر باش کرد لە بۆ من هاوڕێیان یەکەم 3 ڕۆژ لەمەوبەر کە ئەمن کە کەیسی عەبدولەتیف جووڵا بە ڕێزەکات گوتیان ئەوە دەنگ ئەوەی کە حوسێن مسیاربازەی گوت تەحەدای دەکەم دەنگەکی منی هەبی بەڵگە چی هەبی کاکە من دەنگم بڵاو کردی تۆ ئەی خۆی باسی سیغە دەکاتن ببورم مسیار دەکاتن لەگەر ئەو ژنەی لە ناو سیارەیە بەس ئەخلاقیانە من دەنجی ژنەکەم بڕیە چکو هەندێشت ئینسان دەبێ نابێت سەیری خەبەر بکاتن دەبێت سەیری موراڵی کاری ڕۆژنامەگەری بکە کە شتێک نەکاتن زیان بە ژنەکە لەو کۆمەلگای کوردیە بگرێت لەبەرەوەی چاوی من لە ئێپستین 3-4 هەزار ژن دەزرێژیان کرا سەری 50 کەس وێرا قسە بکە لەو ئەوروپایە لە کەمپینی میتوو هەمووی چەند سەد کەسێک جورئەتی کرد قسەی کرد لەو ئەوروپا و ئەمریکایی خەڵکانێک دەڵێ وەرە بەڵگەم دێکا کە ژنی کوردەواری کو دەتوانی بێ بڵێ مەلا دەزرێژی سرم فێڵی لێ کردم لە چویمەکنی وای لەگە کردیمە قورسە لە بۆی هەرچەندە ئەو هەنگاوەی عەبدولەتیف تا بڵێ هەنگاوەکی باش بوو ئەو هەنگاوەی ئەو ژنەی چۆ کەناڵی ڕوودا و ئەگەر خۆشی معەجەبەدا پۆشی دەنجیشی و ئەو شەنگاوەکی زۆر گرنگ بوو کە تەکانی بە قەزێکەدا بە قوربان تەکانی بە قەزێکەدا ئەوە ئەو هاالەیە هەموو شتێک بە کرچووکاڵی بە سەرەتایی دەست پێکە ژنانی کوردیش ئاوا دێنە مەیدان ڕۆژگارێک دادێەوە ئەو سەروەریە بەڕاستی بڵێم لە بۆ ژنانی ئیسلامی بوو گەڕاوە لە بۆ ژنانی چەپ و پێشکەوت خواست نەگەڕاوە بێن بە جورئەتەوە بڵێن کاکە وەڵای ئێمەش ڕوبەڕووی جێچەڵی سکسی و دەزرێژی سکسی بووینەوە جێچەڵ و ئەوە بووە بۆیە هەنگاوەکی زۆر گرنگ بوو ئەوە دەبینێت چە عەدەسەشی دروست کردیەوە ئەو گۆڕانکاریانە بە سەعاتێک و دووی نابی لەو ئەوروپایەی لەو سویدەی لە 2017 بە سەدان ژن گوتیان دەزرێژی سکسی جێچەڵی سکسیمان پێکرا لە ناو هۆلیۆت هەمووی 5-6 کەس وێران برێن ڕوبەڕووی جێچەڵی سکسی بووینەوە بۆیە ئێمە ئەنی قورسە ژنی کورد فەقیرەی بێتن بڵێ ئەوە بوو ئەزێک ئەو وەزبێ عەبدولەتیفی شاد ئەو ڕۆژنامە نووسە هیوادارم جورئەت کە داوای لێبوردم کە چوو ڕەندە ڕسمی بڵاو کردەوە کارێکی زۆر قێزەوەنی کردو لە خزمەتی ئەوەی دانا بەهەرحاڵ وتی ئیتر کە بەڵگاتە دەستە من ئیتر گوتم ڕای دەگەێنم بە بەڵگەوە فرسەتە هەردوو بابەتە گەرما و گەرمە بڕوا بکەن ئەڵێ لەکن برادەرەکانی گوتی تێم زۆر پێتێک چوومە دروی بۆ دەکەی یعنی من بە ئەدەبەوە قسە بکەم گردە چاڵی زۆر شەرمات و مەلای ئەی هاوار کورە هاوڕێیان گوتارەکەی ئەو مەلا حوسێن مسیار بازە کاکە 4 دقەیە 4 دقەی بەس سوێندانە بە من 15 جار زیاتر باسی سەگ و چغای دەکە زیاتر لە 25-30 جار ئەڵێ درۆزن کلااوچی یعنی کاکە گوتەی مەلایەک لەگە کەسێکی سەرسەری دەبی ئاوابی یعنی ئەوە نوێنەری پێغەمبەرە خۆی پێ نوێنەری پێغەمبەرە بە ناوی ئیسلام دێ 130 لەو 4 دقەی پڕە لە جوێندان ئەی هاوار یعنی یەکێکی سەرسەری قسەی بکردوە لەگە حوسێن مسیار باس فەرقی چییە بڕۆن سەیری بکەن هەر جوملەی ناوی منی هینابی 3-4 سیفەتی قێزەوەنی دایتە پاڵ من لە کاتێکداوە لە مندا نییە وەرە سەیرکە من کە پێی دەرم مسیار بازە سیفەتی تکاکە وەکو کو دەرێ ئەوە جاشە ئەوە خائینە ئەوە مەسەلەن درۆزنە ئەوە سیفەتە من نهاتیمە پێی برێم جوێنی پێ بدەم
يعني ئەوە ئەرز و ئاسمانێکی فەرقە بۆیە ئەو هەڵچوونەوای کردی خەڵکەکی زۆر ئەو ڕۆدیتم بە هەزاران کەس کۆمێنت و قسەی نەشاوی قسەی ئەوەیان پێگوت مەلای کورد حەیفە ئەو حالەی لێ هاتی ئەوەندە ئاسنزم و کوالێتێتی قسەکردنی و هەتا ئەو زەماوەرەی ئەوە تا هەمیان دێن بەس وەڵی کاکە بیان بینن چ خاوەن ئەوە ئیسرائیلێکی دەڵێ زۆر جوون پێدەدرێت قەت لا نادەم لە ئەومە خەڵک لە نێوان ئەو 2000 بین کاکە ئەوە چەند ساڵە دوێن دەدەستانی سوادەکرد لە خۆ ناژین کردن زیادر ئایا لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەر جوێندان هەیە ئەنی بەچ دیمە شەرم لە خۆتان ناکەن ئەیترەوە بوو ڕامگەیاند وەڵا حوسێن گردە چاڵی دەستەکرد گروپی ئەبرێم دەستگای ستاندەر پەیوەندیان بە من کرد وتیان کاکە وەرە سڵح بکە ڕامەگەیەنە چوو کاکە بەڵگەیە دوو ئەگەر ئەو کابرایە ڕاز دەکا و پەشیمانە و دەیەوێت لەگەڵە من قسە بکە ئەوە قەزیە بووە قەزیەکی ڕای گشتی با بچی لە میدیا ڕابگەێنی داوای لێبوردن لەو ژنەی بکە کە قۆڵی بڕیتەوە لە دەیان ژنیت کە بکە دوو جوێنێکی زۆر بە من درایە لەسەر ئەو قەزیە ئەمنی متهم کردیە بە شوعی کە ئێز ئەو جارەش یعنی نازانم بەچ چاوڕووەک مەلایەک دێ تۆمەیەک لەوە یەکێکدا دنێ ئەمن لە چێ گوتیتم ملحیدم ئاتیستم لە چێوەم گوتیە دەتش کام کۆڕ و سیمینارم هەیە دژی خودا و پێغەمبەر قسەم کردبی مەلایەک دێ بە کەیف خۆی تۆمەت هەڵدەبەستی ئێناڵێن کاکە تۆمەت شتەشی ئەوەیە ئەمن لە چێوەم گوتیە بەمانشە دەنووسی ملحید سەگەکەی ئەوە ینی ئەو ئاستە نزمە کوالیتە نزمە گەیشتە ناو مەلای کورد نخکە پێی گوتار بێژی پێغەمبەرە ینی نوێنەری پێغەمبەرە نوێنەری ئیسلامە سەگ و ملحید بە کەیف خۆی تۆمەت هەڵدەبەستی بەچ دیوە لە چێ هەیە بەڕێزان یعنی بەهەرحاڵ داوای کرد وتمە و دووسێ شەرتە داوای لێبردن لە من بکە لەو ژنەی بکە و تۆبەش بکا بڵێ ئەمە جارشکە مسیاری ناکەم چکۆمە کێشەکەمان ئەوە بوو بەڕێزان گوتی ئەمن ئامادەم ئەوە جەماعەتی ستاندار هەن ئامادەم داوای لێبردن لە قادر بکەم بەس ئامادە نیم بیخەمە میدیا وتم باشە مادەمیش دەیخەمە میدیا ئەمن تەحەدای دەکەم گوتیتم وای پشتم شکایە و لە بە جوێنەکانی وی و وام لێکرایە و وام لێکرا شتی وام نەگوتیە هیچ ڕاست نییە ئەرێ هاوڕێیان دەنگم هەیە لە پێش ئەمە شاشە ڕق ڕاوەستایە لە پێشە من شاشە ڕق ڕاوەستایە هاوڕێیان جەوەچیان دروست کردیە نێت زۆر خراپە هاوڕێیان نە زیاد دەبی نەکەم بەس لێرە بابزانی دەنکەیە هاوڕێیان بەس لێرە بابزان بەڵێ هەیە ببورن داوای لێبوردن دەکەم لەکرە من بڕاو کە ڕاست زامی کردیا و بەس لە 150 کەسی ڕاوەستایە ئەمن داوای ئەمن هیچ قسەم نەکردیا حوسێن گردە چاڵی چییە مسیار بازە چیوە هەزاری وە چیوای ئەمن بەو مێژوەی لەو 28 ساڵەی لەو 40 ساڵەی لە خەبات تێکوشان ئەمن هەزار شتی وام دیتیە ئەوە چی تەیرە چی گەورەیە بەس مجەڕەد ئەمە بەڵگەیەک بە دەنجی خۆی پەیدامان کردێ کاکەم هاتیە دەرێ درۆیە لە لیژنە فەیک بووە تەعەن ئەوە بڵێم ئەو قافی هەولێرێ پشتیوان سادق ئەوە بەڵگەیەکی مێژوویە و قیمەی بێ ئەخلاقی ئێوەیە ئەگەر ئەنگۆ لێ پێچینەوە لەو گوتێنەکەن کابرا بە ناوینگۆ ئەڵێ من بەریء دەرچوومە ئەوە دوکۆمێنتە ئەوە لێ دوانە ئەڵێ لە لیژنەی ئەوقاف لە داواکاری گشتی لە هەموو ئەو میدیانە ئەمن بەریء دەرچوومە ئەمن باش دەزانم درۆی دەکە ڕاست ناکە ئەمن باش دەزانم بەس ئەو قافی بەکار هینایە لەو بەردە بازێک لەو ئەوەی پاکانەی خۆی بکە کە درۆی دەکە کاکە من دەنجی ویم بڵاو کردیتەوە دەنگەکەی ئەوەتە لەوەیە باز لە مسیاری دەکە دەرێ من لێ جیا دەبمەوە لە بەرەوەی پارتی بەتەمایە بمکوژی بە ژنەکەی دەڵێ مامۆستا فەرهادی لەگەڵدا دەنگ یعنی ئەوە پێویست بە لیژنە ناکە ئەوە ئەدلە مع السەبق والإصرار یعنی 100% وەکو زەڕەی نێرەکەرەکە هەیە کابرا چوو گوتی ئەرێ و نێرەکەرەکەی ئەو کەرەم دێگوتی کەر لە ماڵ نییە کەر زەڕی کاکە ئەمە زەڕینەکەی مەلا حوسێن گردە چاڵیم نینایە
لەوەی زیاتر چیت کە هەیە ینی کە دێتن ئەڵێ ئەوە نییە دوو بورن دوو هاتیە دەرە مسیار حاڵەتەکە ئارەزوومەندانە درۆی دەکە فێڵی لەو ژنەی کردبوو ئەوە خۆ لە ڤیدیۆکە لە کۆمێنتتان دادەنێم فێڵی لێ کردبوو گوتبی دەچینم دەنجی ژنەکەی هەیە دادەنێنی ڕووداو هەیە و مۆبایلی لۆ دەکڕم و مارەت دەکەم دوای ئەوە نە مۆبایلی لۆ کڕی نەمارە ئەوەی کرد مزەڕە یەک دوو سەعات و نیوە گەڵێ لەگەرم بوو دوای ئەوەی ماری کرد ئەو جاگەر بە ئارەزوومەندانە بیتنی باشە بۆ گلەی لە لەش فرۆش دەکەن خۆ لەش فرۆش بە ڕێکلامیش لۆ خۆی دەکا ڕێکلامیش لە ناوجام لۆ خۆی دەکاتن ئارەزوومەندانەیە بەس کارێکی قێزەوەنا یعنی ئەو هاتێکە تێ بەدەست خۆی شەرعیەتی بەو مسیاربازی خۆیدا و بیرتانە کۆن دەگوت تەحەدای دەکەم ئەگە هەبی ئاکاکە من دەنگم بڵاو کردیتەوە ئێخر لە دەنجی زیاتر چیت کێ بەخۆی ئەڵێما و مسیارەوە جیا دەبینەوە لە ئەو مسیارەی کردمان کاتیە و لەبەر درۆژ دەکات دەی کاتە مەوقفی وەتەنی گوایە لەبەرەوەی پارتی و چێتی دەیکوژن وەکو دزەکە هەبوو کە گیرا بوو هات گۆتی ئەی ڕەقیب ئیتر هەر یەکە و چیرۆکێک دەژێت ئەوش کاتشی ماتی قۆڵی ئەو ژنە فەقیرەی بڕیتەوە ئەڵێتن وەڵا من لەسەر هەندێک لێت زیادە بمەوە ئێ کاکە دەنگت هەیە لیژنا چی بڕیاردایە لیژنا لێدوانی سەرۆکی لیژنەکە هەیە مامۆستا ئاتەم گەردی ئەڵێت حوسێن گردە چاڵیە لە باز نووز من بڵاوم کردیتەوە لەوەی زیاتر چیت کە هەیە دوای ئەوە ئەو زانیانە لای من هەیە ماڵی ئەنوەر بەجی بێتواتەی هات تەدەخولیان کرد ئەو قافیان ڕاگرت خۆی لە ماڵیان ناکۆ لە سەمون خۆی لە ناو دەستگای ستاندەرنا ئەوە بپرسن لە بەرپرسانی دەستگای ستاندەر یەک ڕۆژی کامل داوایان لە من کرد ئەو ڤیدیۆی بڵاو نەکەمەوە ئامادەیە داوای لێبوردن بە شەخسی لە تو بکاتن وتم بابا من کێشەکە بوویتە ڕای گشتی دەبی بڵاو بکاتەوە من جوێن بە من درایە دەبی بێ ئەوە بکە یعنی ئەوە نییە پێم گوت پێماندیم کورم پارتیۆ چێتی حەشریان بەمە کردیە تەقەی سەرمان هاتیە کۆڵمانەدا دەمڕوتە چیوەشیوانە چیە و هەموو مسیار بازانە دێن پێیان وابی ئەوە دەبی دوای ئاڵێ قادر لە چێ دەزانیتن کا من پێنجیت کەم ئەوە کردی خاوریان ئەوە قسەی مەلایە چییە بەڕێزان ئەو ژنەی کە قسەی کردیە لە ڕوودا و ئەمە لە لینگلۆتان دادنێ بڕوا بکە نێتم خراپەگەنا لێرەدامنە ئەو ژنەی لە ڕوودا و لقائی لەگە کردە ئەڵێ بە خۆی بە منی گوتیە هەر لەو ماوەی لەگە توومە لەگە پێنج ژنی کە بوومە خۆ من لە جیفانی خۆم دەرم نەینایە لێدوانەکە مایە لێدوانە مەلا ئەو ژنە دەڵێ گۆتیتی چ ئەوە چ ئەو فەرهادەیە کە یارمەتیدەری تیرۆ و کارە قێزەوەنانە مامۆستا فەرهاد واز بینە بە شەرەف یەک پەروەندی ئەوەندەی توم لە دەستە باشە ئی تو ئی سەید ئەکرام ئی ئەوانە هەر هەموو هاتە بەردەستی قەزدم لەسەدەی کاچ خۆم عەیب بکەن کابرا ژنە بەخۆی دەرێ پێنج گۆت بە منی گۆتیە بە دەوی خۆی بە منی گۆتیە ئەو ژنەی کە مسیاریە گۆتیتی لەگە پێنجت کە بوومە لەو ماوانە خۆ من دەنگەکەتان دووبارە لۆ دادنم ئەرێ کاچ خۆم برای موسڵمان لە دەنجی زیاتر لەوەی بەڵگە زیاتر چ هەیە ژنێک کە لەگەڵی نووسیە کە ژنی بووە بە پێی شەریعەتی ئەو ڕێگایی کە مسیارە ئەو دەڵێ گۆت بە منی گۆتیە لەگە پێنجیت کە بوومە داوە چ ئاستە چ کوالیتێتە کارشکەی زۆر قێزەوەن و درۆی ئەڵێ نەحلەت لەو کەسەی کە برۆتۆکسی کردیە نەشتەرگەری کردیە بڕۆ سەیری کە کاکە ئەمە چەند ڕسمماندانە ئەخورە بابا ئەمە سەردەمی تەکنۆلۆژیا درۆ ناکرێ ئەی هاوار سەردەمی تەکنۆلۆژیا درۆ ناکرێت درۆ حوسێن گردە چاڵی شەرم لە خۆت کە ئیمامی مەلای نوێنەری ئیسلامی قسەت ئەوەندە ئەوەیە کاکە کەپووی دو ساڵ لەمەوە بەرت فەرقە بۆتۆکس کاکە هاوڕێیان بۆتۆکس وەکو ئەوەیە لی دەدەی ئەمن بە شەرەف ئەمن هیچی لێ نازانم بەس هەموو گۆتیانەوانەی بۆتۆکسیان هەوێ نیچوانیان گرش نابی تووڕە نابی یەک دەبریقێتەوە کاکە بۆتۆکس لێ دەدەی گوپت پڕ دەکا بەس دوای ئەوەشی دەبدەبەی فەز دەبیەوە ئێ بەس خۆ کەبووەکە دیارە ئەوشی موختاتەی تراشیتت شەرم لە خۆت بکە باشە لە ئیسلام بووە تەجمیلی خۆت بکرێ حرام نییە کورە ئەو حوسێنە بڕوا بکە یانگوت دوو فلسینە بوو بەس خەریکی قات و ڕیبات و خۆ جوانکردنێ بوو
طبعا نەکرد کە پوی قوت کردیتەوە بە مختاتاوانێ تراشیتی بڕواو کە پرچیشی لێ نایتەوە ئێکورە بابا ئەوە تو کابراجی مسلمانی بە پێی دینی ئیسلام حرامە دوای لۆ دروی دەکەی دەی دەرەوە من نەمکردێ نەعلەت لەو کەسای بۆ تۆ کسکاک هەموو خەڵک دەزانی کە لێ دەدەی ماوەیەک دەمێنێ دوای بڕە پووز دەبتەوە ڕسمت هەیە ئەینەوەی زیاتر چ لێ بکرێتم دەڵێم کە باسی مال بزانە ئەترافەکە لە تووڕە دەبی و هەڵدەچی و دەوێت چیرۆ ماڵی ئەنوەر بەش کە باس دەکەی دەبی دەودان و شیر و خەبلە چی سەر ماڵەش سەرۆک جاش بوونە ناویان لە مزریمینیان فالە دەستیان سوورە بە خوێنی دەیان کەسی لە پێناوی ئەوەی عەشیرەتی خۆشناو کە من ڕێزم هەیە لەو عەشیرەتی خۆشناو کاچی خۆم عەشیرەتی خۆشناو هەزاران تێکوشەر و پێشمەرگە و خەڵکی شۆڕژەری تێدا هەڵکەوتیە بەس ماڵی ئەنوەر بەشی خۆ هێز نییە ناویان لە قایمەی ئەنفالدایە لە بەرامبەر ملەتی کورد دوو ئێستا کە ئەوان پێگەکەی خۆیان لە هەزار کاریوەکی حوسێن گرچاڵی بەکاری نایە حوسێن گرچاڵی خۆی لە ماڵیان نایە قەزەکەیان لە ئەوە کردیە خەڵک ڕەخنا لە خودا و پێغەمبەر دەگری گفتوگۆی لەگەڵ دەکا ماڵی ئەنوەر بەک چییە ئەتو دەڵێ دەبی دەوی خۆی بشواتن ماڵی ئەنوەر بەک چییە مەلایەک بڵێ دەبی دەوی خۆت بشوێ ئەو باسی بکەی پەیامبەرە کە پەیامبەریش دەکرێت گفتوگۆی لەسەر بکرێ ئیلاهی یعنی ئەنوەر بەجی ئەوە مەلایە مەلا هاوڕێیان ئەوە مەلایەکە لە هەمووی خوێڕیاتی تری ئەوەی کە وشەی وە دەڵێم ئەوێ خوشی هاتە ئەوە خوشی هاتە سنتەری کەوسەر تحەدات دەکەم باشە تحەدات دەکەم کورە گردە چاڵی ئەمن دەیان عیب و عاری توودە گردە چاڵی دەزانم کاکە خۆ خەڵک ئەمە هەندەر ئەوە نییە ئەزانیت چ مارکەچی بنەماڵەکەت دەناسین بە خۆت دەناسین ئەمە نامەوێ ئەدەبت هەبی تۆمەت هەڵمە بەسە تۆ مەلای بفەرموو ئەگەر کابرایەکی درۆزنی بەڵگە بڵاوکە کاچ خۆ ماڕۆیە مسێ خوشکم هەیە بچووکترینی 6 ساڵە بچووکترینی هەتا 71 ساڵە باشە بۆ دێن یعنی هەرێک هەڵستەوە پڕ دەداتە ئەو خوشک برایانەی من کە ئەمن زەمبیشم نیانی ئەمن قادرم لە خۆم بەرپرسم بەڕاستیمە بەڵام بۆ ئەوەندە پڕ دەدەنە ژنم پڕ دەدەنە ئەو منداڵە خاوەن پێداویستیم کورە پڕیاندا سەگەکەم بڕوا بکە کوڕەک هەبوو 2-3 جارە سەگەکەمی نووسی باشە پڕ دەدەنا و برایە شەهیدەم هەموو خەڵک دەزانی شەهیدە بەدەستی جاش شەهید کرایە کردیانە پیاوی بەس ئەوەندە بێئەخلاق ئیلا ئاخیر یعنی بێئەخلاقیەت بگاتە ئەو دەرەزەی لەبەر ئەوەی هیچم نییە پڕ دەدەنە دار و بەردی باشە بۆ پڕ دەدەوێت کە خوشی من ئەگەر ڕۆژێک لە ڕۆژە فەقیرانە چوو بنە شوێنە کە تحەدای دەکەم چوو بتەوێنبەر یعنی بە ئیهانە و بە خوێڕیاتی بەعز دەکات بڕوا بکە ئێستا دەتوانم نییە ئەو بنەماڵەی هەموو یەک هەڵتەچێنم ئەسەندە شت قیەم و ئەخلاقە ئەتوانم مامۆستا عەقلیمە زۆر شتێ لە بۆت باس بکەم یا هەندە شتی ئەولا باس بکەم ئێمە ئەوە نییە بیستەم تەلەفۆنە و تەلەفۆنەم بەس لە کندوو کەسی هەیە و ڕەقەمە نوێیە بەس جوێن بەدایک خوشکم دەدرێت کۆمەڵە کەسیان نادیە و بزانم ماڵی ئەنوەر بەجی بێتواتەن بڕوا بکە یەک مانگ مەلەفتان لەسەر هەڵدەدەمەوە و دەزانن ئەگەر دەسەڵاتتان هەبوو شتان پێگری هەڵتان دەچچێنم ئەگەر بزانم ئەنگۆنە ئەو هەموو جوونەی بەدایک خوشی من دەدەن هەڵتان دەترچێنم دەزانم چەند پێشمەرگەتان کوشتیە چەند خەبەرم لۆ هاتیە ئەمن خۆم لێ نەدایە بەڕێزان وەرن بەو مەلایە زمان نزمە بڵێن 17 دەفتەری قەردار بووی بەس یەک کەس بەمنی گوتیە یەکێک لەوانە سەید جونەید کووت داوە حوسێن گردەچاڵی تۆ مۆزەفی لە بیفسی تجارەتت کرد هەموو ژیانت بۆ زەرەر ئەی تەنزیفات و ئەو شتانە بەس پێم برێ ئەو پارە لە چێ داوە های لایڤ ئێستا دەشی ئێستاش دووبارەی دەکەمەوە لە چێت داوە کرێچی بی سیارەی دەربینی لە شەریکی لە چێت داوە ئەو هەموو دەفتەر دۆلارە کاکە خۆ قەرزەکەت لە گردەچاڵبی هەموو هەفتەی 2 کەس میوانی ماڵتان بوو زەوی بابت نەما نەفرۆشی کاکە وەڵڵاه دەرێنە سەروی 30-40 دەفتەر قەردار بوو کووت داوە بە چ داوە ئەگەر بەو زکات و بەو پارە خێراتەی کە لە بۆتان دەهات ئاوا خیتت نەکردبی
جگە لەوەی ئیشی شەهوەت بازیت پێ کردیە پارەشت خواردیە وەرە بە خەڵک بڵێ کاکە سەید جونەید کاکە مەشهورە مەشهورە هاوڕێیان ڕاوەستە با هەندە ناویت کەش بڵێ پارەی خەڵکی لەکن بووە پارەی خەڵکی لەکن بووە خواردیتی مەلا نامق باوە خەلانی سارەی بردیە دایتیە وەکو برادە ڕاست سەرەی فرۆشتیە سارەی دایتیە بە برادەراتی لە کنیبی چوە ڕاست لەی فرۆشتی وەرە پێمان بڵێ لەگە بەرپرسی کەلەپوری کەناڵی کەلەپور ناوی چالاکە ئەسەر ژنەکی بادینی کو لەسە سێ دەفتەری کردانە شەڕ حەیای یەکترتان برد وەرە پێمان بڵێ لەگە محەممەد ئەحمەد کە کەسێک بوو تجارەتی پاکردنەوەی دەکرد کو ئابڕووی یەکتان بردیە کە چەند دزیتان کردیە لەگە یەکتری ئەوی دەکردە دەست ئەوی دەکردە دەست وەرە ئەگە پارەت نییە کرێتی بەس پێم برێ ڕادیۆی منارەت بە چ کڕی ناڵێ ڕادیۆی منارەت بە چ کڕیە کورە زۆر سەیرا لە سەنتەری کەوسەر پارەی لە خەڵک وەرنەگرتی ئەدی پێم برێ ئەو هەموو خانەی کە بەعز دەکەی ئەو هەموو خزمەت گوزاریە لە چێکینە ئەگەر خەڵک نەیدابیە لێتان وەرنەگرتبی وەرە سجلی ئەوەمان بدێ بڵاو کەنەوە ئەگەر ڕاست دەکەن سەنتەری کەوسەر خەڵک چەند پارەی پێداوە چتان لێ کردیە شەفاف بن بزانە چەندتان خیت کردیە لە خۆتان ئەرێ برادەرینە خەڵکی مسلمان کاج خۆم ئەتوو بە خۆت بە چاوی خۆت لە کۆڵانەکەی خەڵکی فەقیر دەبینی لۆ دەچی دەدەیە ئەوانە بڕۆ کاکە بە دەستی دوو بگەێنێ ئەوانە لۆ دەچی دەدەیە ئەو مەلایانە هەمووی ڕادەبوێرن مسیاری پێ دەکەن بدەوڵەمەند بوون بڕۆن هاوڕێیان ئەگەر لیش نەکەبی تەحقیق لە ئەو گردە چاڵیە بکە بزان ئەو هەموو قەرزەی بە چ داوە چ کاسبیەکی کردیە ئەگەر لە سەروی سی چل دەفتەر قەردار نەبووبی کوی داوە هەموو بە پارەی خێر و زەکات ئەوە سەید جونەید بڕۆ بپرسە کاکەوە مەلا نامق باوە خەلانی ئەوە نامق باوە خەلانی کاکە بڕۆ بزانە یەک ئافرەت بە سێ دەفتەری لێ خوارد کاکە بووە مەلا قۆڵ بڕبی بووە مەلا کاکەم وەسفی من بە سەگ دەکە تو شەرەفتان سەگ مسیاری دەکا سەگ قۆڵی خەڵک دەبڕی سەگ دزی دەکا کورە سەگ نمونەی وەفایە کورە کو گردە چاڵی و حوسێن و سەگی بەراورد بە یەک دەکەن ئەخە سەگ مسیاری دەکا قۆڵی ژن ببڕتەوە دزی دەکا قەردی خۆی پێدەداتەوە ئاین بەکاردێنی لە پێناوی زەوقی شتەکەی ئەوە لە ئێرانەوە کاکەوە لە من دەزانم بەخۆ بە فەرهادی چەند جار جیرانە لە ئێران هاوڕێیان نازانم وەڵای لە پێشە من ئەوە بووە هەر ڕاست جانی کردی ئەتوو حوسێن گردە چاڵ تخوا ئەتوو پیاوی مەلای کاکە خەڵکی گردە چاڵی باشت دەناسی من باوا بڵێم تخوا بەس خەریکی دۆمینەیەوە شەوان کۆنکان دۆمینەیە تێم دەگەی ڕابواردنە مەزرعەیە ئەخر تخوا مەلا بووە ئەوە ئیشی بی قەی ناکە دۆمینە حەقەکی ڕەوایە و مافە کاکە بووە بە مەلایەتی ببیێت قەرزی بیسی دەفتەر بدەیەوە بەژن ڕابوێری درۆ بکەی بڵێ ئەو نییە دوای بڵێ وەڵی مسیات چیە کەی مشکلەیە مافەچی ڕەوایە مادام ژنەکە قایلە ژن قایلی چاتە سە تەلەڤیزۆنی ئەڵێ قۆڵی بڕیمە هەتام ئایفۆنەکەش لۆ نەکڕیە بە ناوی مانجی ڕەمەزانی هەر بەو ژنەت گۆتیە پێنج ژنی کەم کردیە ئەی خۆ دەنگەکەی دادەنێنەوە دیسان کاکە من دەنجی توم دانایە چ دەی دەڵێ لیژنەکە درۆ گۆتیتی بەریئی ئێ کاکە دەنجی خۆتە دەنگت هەیە کە جەریمەکەی دەکەی شەرم لە خۆت بکە ئابڕووی مەلات برد ئابڕووی ئەو بەرەبابەت بردیە ژنەکەت مامۆستا قلیمە 2 ساڵ لێت نەڕۆی لەسەر ئەو شتە خوێڕیاتیانە هاوڕێیان بڕوان پێ بکە خۆش نییە من دەیان لەو شتانەم لێ ئەو حوسێن گردە چاڵیە بە ڤیاگراژ ئیش دەکە من بەرپرسم لەو شتانە بەس کە خۆنام ئەندە شتێنێنی ژنە بەعسکەم برا ڕۆ ئەتووەرە ئۆرجینالیش نەبی ئەو لە دوو ژن بی شەربەتەکە بڕۆ لە سەدەلێکانی سەرڕێی بە ئەرکەی بپرس باشە کابراایەکی کاج خۆم قسە
کورە دینتان ڕسوا کرد ناشیجن کرد کورە مەلاتان پێگەتاندا کاکامەر سەری ڕێز و نەوازش و هەموو ئەو مەلا ئاینیانەدا دەنێم کە فکری جوانیان بڵاو دەکران بۆ خۆم مناڵ بووم هەموو ڕۆژە جێم لە غوتبەی ڕادەگرت جومعەدا دەهات جێم لە ئیزاعی کەرکووک ڕایەگرت مەلا عومەر دیبەگەی بوو نەک لەبەرەوەی دیبەگەی بوو قسەی خۆشی دەکرد سەقافەتی ئیسلامیە من بەشەکی پەروەردە بوویمە ئێستاش ڕێز لە مامۆستا محەممەد شارە زووری تاهێر کەڵەباشی ئەو تاهێرەی هەڵەبجەش کاکە ئەوانە پیاوی دیارە گران و سەنجینن تو سەیری ئەو سەرسەریانە دەکەی کاکە ئەوە دێ جوون مەلا مەزهەر مەسخەرە بیرتانە قەشمەری بە وشەی ئەڵڵا کرد کە ناوی من قادرە کردیە ئێستر دەبڕۆم بپرسن لە قورئان ئەو شتانە حرامە یان نە هەموو ئەو ئیسلامیە مراهقانش چەند سەد کەسەکن دێن دووبارە دەکەنەوە یەک دەقەی من و خۆی بڵاو کردەوە دەنجی منیشی کەس کرد کورەوانە هەموو فێڵ و تەڵەکە باز و ئەوەنە زمانە جاهینایتە ناو خەڵک کە ئەو زمانە دوورە لە دابوونەریتی کوردەواری ئاینەش دەیانەوێت بە خەڵکی کوردستان بسەلمێنن کە ئەو ئاینە خەلیجیە کاکە وەڵام مسیار لە سعودێ دەستنە محکەمەی داکوباب قایل دەبیت ئەوە هەر هینایەتی بە شەرەف ئەو گروپە سەید ئەکرەم سەید ئەو حوسێنە فەرهاد ئومێدەکەیە پێنجن باشە بە شەرەف ژن دەگۆڕنەوە نەک ژنی خۆیان دوور بێت ها ژنی خۆیان نا یەکێک کە بە مسیار دەگرن ئەویت کە دوای دەستەکرد کورە کاچ خۆم مەلای کۆن هەیبەتی هەبوو مەلا قوچیەتی هەبوو بە شەرەف ئەمەن لە دیبەگەی بووین مەلا چەند مەلایەکمان هەبوو کە دەهاتە دەرێ هەمومان وەکو مامۆستا لێی دەترسان شەر وەکو فریشتەیەک سەیرمان دەکرد ئێستا وەرە سیر کە بووینە قەشمەر لەو سۆسیال میدیایی بەشەکی شێ ئەو مەلایانن کە ئاین وەکو بەردەبازێک لۆ زەوق و لۆ پارەی بەکاردێ بزانە کاسبیە چی دەکەن من هاوڕێیان نامەوێت زیاتر قسە بکەم نامەوێت زیاتر قسە بکەم بڕواکە یەک کۆمەڵ چیرۆکی جنسی ئەوانم پێ بەس کاکە من دەبێت سومعەی ئەو شنانە ئەوە بکەم ئەگەنا حسێن ئەتوو لەگە سێ دەفتەرە لۆ لێ خواردیە بە تەما بووی بشیهێنی باشە پلەشی باڵای ئەوەی هەبوو بە زانستی هەبوو کورە هاوڕێیان دەیان لە چیرۆکانیان لەو باس کردیمە لە زاری ژن هاتیە بەزرە کا قادر نابی ناوم بدەی نابی کەس بزانی ئەوانە ئەمەیان خوارد جێچەڵی سکسی ئەو نەو ئەمەلایە بڕوا بکە سەعدی پیرە و نیهاد بارزانی نەیان کردیە بڕوان پێ بکە ئێکاچ خۆم بۆ ئەمە بنێن ئەو قسانە بکەین ئیشی منە ئەوە شێوانی کۆمەلگایان یان ئەوان کۆمەلگایان وێران کرد ژنی کورد هەرچی تەکسکن شێخەشی ئەو نەوە ئەمەلایانە یەکسەر چاویان لە بۆ هەرامەکەی بووە بەرحاڵ هاوڕێیان خوشکان برایان ئەمە هەموو خوشک و برایەکی کوردی بەڵام ڕای جیامان دەبێ بەڵام ئەوانە ئێستا من دەتوانم لەگە زۆر کەسی گفتوگۆ بکەم براکەم گفتوگۆ بکەم ڕایمان جیابی بەس کاکە ئەو جوێندانە ئەو تەشیرکردنە ئەو ملحید پیشاندانە کامل لە چێوەم گوت یاخە باش لەوە تومەتەی هەڵدەبەستی کاکە ئەوەم گۆ لێرە نەدەبڕۆن یەک لایڤی ڤیدیۆی من بینی ئەم دژی خوددا و پێغەمبەر قسەم کردبی ئێ بەس کاکە من هیچ کەسم نامقەدەس نییە مەلا لە ئیسلامیش خوددا مقەدەسە پێغەمبەر پیرۆزە ئەنگۆ چن ئەنگۆ هەوە یعنی هەرچیان کرد لە پەنای ئیسلامەکەی بەڵێ ئەوە ملحیدە تەواو ئەو خەڵکەی مەش چەند سادەیە تەواو ملحیدە ئێ باش عەقڵت هەیە بەڵگە بڵاو بوویتەوە بە دەنجی خۆی ئێ کاچ خۆم شەرم لە خۆت کە عەبدولەتیف هەروە گردە چاڵی هەروە ئەرێ لۆ وازنانی دەی ئەو جوێنیش بەمە دەدەی ئێ کاکە ئەو شەڕی شەرەف و بێ شەرەفە بەجددیمە شەرەف و بێ شەرەفە ئەنگۆ دیفاع لەو بێ شەرەفانە دەکەن ئەو ئەوانەی دێو دەکەن ئەمەش بالعکسی بەرحاڵ سوپاسان دەکەم هاوڕێیان ڕەنگی شتی تر هەبی من لە بیرم چوو بیتن بەڵام ئەوە با بۆ مێژوو بمینێ و ئەم دەستخۆشیش لە گردە چاڵی دەکەم بەردەوام بە ئەو جوێن و ئاست نزمە و ئاوە هەموو جارە خۆت بە درۆ دەخە بیتە جارەکەی تر دەگۆ تەحەدای دەکەم دەنگەکە بی کورە بابە ئەوە ڕوودا وەرنەخەت ئەو قاف ئەگە درۆی ناکەن وەرنەخەت باشە بەزەزانم هەمووتان کەتنتان لەگە یەکتر هەیە هەمووتان منزەرەکن نییە ئەو وەختی خۆم نۆتیفێر حیزبی شوعی تەلەڤیزیۆنی ئازادی راپۆرتەکەم لەسەر دکتۆر هەندێک دکتۆر کرد بڕواکە ئەوە نییە بەس منزەڕەکەم هەڵداوە تۆ وەرە بەس نییە سەرەکەی هەڵدەدەیەوە دەیان لەو ئەوانەش هەموو زادەیە و قافی پارتی
گرت چاڵی و پارتیوچێتین عەبدولەتیف و ئەوانە هاوڕێیان ببورن لە کاتم گرتن بەس ئەو بابەتەش زەرورە و ئەو ڕەوڕەوەی مێژووە بە کەس ناوەستی ئەوە دەشبین تۆڕە کۆمەڵاتیەکان چۆن ئەو هەموو کەسانەی لە سیاسی لە بۆ پیاوانی ئاینی لە نووسەر و ئەدیبۆ